ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خوشحاڵم بۆ جارێکی ترام لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامێکی تری دیالۆگ. ئازیزان، لە 11 مانگی تشرینی دووهەم کابێتە 11 خەزەڵوەر هەڵبژاردننی پارلمانی عێراق دەست پێەکە. تەبعەن ئەم پارلمانە لە کوردستانیش بانگەشەی بۆ کراوە و بەشێکی زۆر لە هێزەکان خەریکی تەبلیغاتی پارلمانی. هەر بۆ بۆنەوە ئێمە ئێمە داوامان کردووە لە بەڕێز کاک عوسمانی حاجی معرف کە بەشداری ئەو بەرنامە بێت و لە مەوردەوە زیاتر زانیاریمان پێ بدات و هەروەها ئەگەر بۆ ژۆرەی ئاگدارن مانگی هەر لە مانگەدا 18 مانگ لە وڵاتی نۆروێژ کۆنفرانسێک گیراوە لەوێش بەشێک لە هێزە سیاسیەکانی ئێران و کوردستان بەشداریان کردبوو. داوامان کردووە لە کاکنەستانی نەودینیانیش کە بەشداری ئەو بەرنامەیە بێ. بەڕێزان بەخێر بێن بۆ بەرنامەیە کاک عوسمانی حاجی معرف و هەروەها کاک نەسانی نەودینیان. زۆر سپاس بۆ تۆ، سپاس بۆ بیسەران و بینەرانی بەرنامەکەت. زۆر مەمنون. عەرزی ئەدەبمەیە لە خەمەتی ئێوە و کاک عوسمانی حاجی معرف و خۆشحاڵم بۆ دیدارم. سەرچاوی زۆر سپاس. بەرنامەکەمان ئەوڕۆ بە شێوەی ڕاستەوخۆش بڵاوە بێتەوە وتم با بینەران بزانن، بەڵام بەداخەوە کاتی ئەومان نییە کە هیچ پرسیارێک وەربگرین، بەڵام با پرسیارەکانمان لە کاک عوسمانەوە دەست پێ بکەین. کاک عوسمان هەروەک بۆ خۆشتان ئاگدارن و لە جەریانە هەن و کاریشتان بۆ کردووە، ئەو هەڵبژاردنە لە ئارادایە. ئەوە وابزانم یەکەم جارە ئێوە لە کوردستان و هەروەها لە ئاسی عێراقیش هەم حیزبی کۆمونیستی کاریگەری عێراق و هەم حیزبی کۆمونیستی کاریگەری کوردستان و تویانە لەو هەڵبژاردنە بەشداری یەکەین. پێمان خۆشە پێمان بڵێ چی ڕووی داوە کە ئێوە ئەو جارە ئەتانەوێت لەو هەڵبژاردنە بەساری بکەن، بەشداری بکەن. ئایا ئەو وڵاتە گۆڕانکاری بەسەرا هاتووە یاکو گۆڕانکاری بەسەر ئێوە هاتووە؟ ئەوەی ڕاستیەکەی بێ هیچ گۆڕانکاری لە وڵاتەکە ئەگە بەرەو خراپتر ڕۆیشتوێ بەرەو باشتر نەڕۆیشتووە. دۆخی سیاسی عێراق، دۆخی کوردستان بۆ خەڵکەکەی بۆ کۆمەڵگەی کوردستان ئاڵۆگۆڕێک کە بە خازانجی خەڵک بێ بۆچووی من بیا بە واقعەتەکەی شتێکی وا ناتوێت پێشەوە. بەڵام ئەوەی کە چەندین جارە ئەم پرۆسەی انتخاباتە دەست پێکا بژاتە دەست پێکا زۆربەی کاتەکان ئێمە بەپێی لێکدانەوەیەک بەپێی هەلومەرجێکە لێکمان ناوتوە لە هەم لە کوردستان هەم لە عێراق بۆ سایت بایکۆت بکەین، بەشداری نەکەین لەبەر چەند ئەس بکەین و بە جۆری شەرایطی انتخاباتەکە. بەڵام ئێمە دواتر بڵین دواتر کە ئەم انتخاباتەکە وەکوتم شەرایطەکەی دۆخەکەی کە ئەتوانم بڵێم جۆری دۆخی سیاسی عێراق و ناوچەکە بەرەو خراپتر هاتووە. بەڵام بۆچی ئێمە ئەمانەوە بەشداری بکەین؟ بە بۆچینەوە گۆڕانێکە لە بۆچوون و سیاسەتی خۆمانە ڕوویەوە. هەڵبەتە لە زۆر هەڵبژاردنی کەشا تریشە پێش هەڵبژاردنێک هەموو جارێک مەسەن لە لەوانی 2008 لە هەتا لە عێراقا پێشتر لە ناو پلینۆمەکانمانە کۆبوونەکانی کۆمیتە ناوەندیە باسکراوە کە بەشدارێکە نیانایکەین. هەڵبەتە ڕێی جەمعی زۆرتر گەشتووە بۆی کە نەیکەین جۆرەکە تا قسەی بایکۆتی فعال بەکارهاتووە کە بایکۆتکردن و نێڵ خواستمان ئەوەیە کە خەڵک بەشداری نەکا و زعفێک بین بۆ انتخاباتانەی کە هەیە کە ئەم سیستمە میلیشیانە ئەیکەن. بەڵام لە باریش کەشەوە دوایی هەبە ڕئیس بووە کە بەشێکمان لەو بووین کە بەشداری بکەین باشترە. بەرحاڵ بە تایبەتی لەم ئەخیرانە لە نێو کۆمیتە ناوەندی لە نێو کۆبوونەکانی مەکتەب سیاسی ئەم بەحسەم جارە زۆر بە جددیتر کرا لەوەی کە بایکۆت هینەکەی چییە، بۆچی ئێمە بایکۆت دەکەین، بۆ ئەبێ بیکەین. مثلەن بە تایبەتی کە هیچ گرێ و کۆڵەیەک یا هیچ ڕێگریەک نێنەوەی کە ئێمە بەشداری بکەین. دەرگا کراوەیە کە هەموو هێزێکی سیاسی بچێ بەشداری بکە
و ئەزانین ئێمە کە ڕۆژمان و تۆ هەموو وەختێکیش باسمانەوە کردووە کە هەڵبژاردن و پەرلەمان شوێنی ئاڵوگۆڕی شۆڕژێرانە نییە، شوێنی گۆڕی دەسەڵاتی سیاسی نییە. ئەمە مەبدەیەکە کە واقعێ بۆ کۆمونیستەکان لەسەر ئەمە حرەکاکەن و بەڵام ئەمە نابێت ئەوەی سەبەبی ئەوەی کە ئەم پەرلەمانە جێگەی ئاڵوگۆڕی دەسەڵات سیاسینە یا ئاڵوگۆڕ شۆڕژێرانە ڕوونای لەڕێی ئەم پەرلەمانەوە معنای نەکرد بەشداری نەکەن، بەڵکو وەکو مەدانێکی سیاسی کە ئێمە لە چەند کۆمونیستەکان لە هەر مەدانێکی سیاسە ئیسفادە لەوەکەن پەیامی خۆیان، سیاسەتی خۆیان، بۆچوونەکانی خۆیان، خواستی کرێکاران، خواستی خەڵکی زەحمەکێش بکەنە بنەمایەک و لە کۆمەلگایە بیتەقێنەوە هەمی لە هەموو شوێنەکە شەڕی لەسەر بکەن. بەڕێ بۆچی ئێمە ئێستا زۆربەما کە گەشتین بۆ نەتیجەی بەشداری بکەین ئەوەی کە شرایطی انتخابەکە هەر جۆرێک بێ، بەڵام خۆ دەرگا دانەخراوە کە ئێمە بڕۆین ئەم کەمپینە بکەین، ئەم ململانێ بکەین، ئەم سیاسەتە بەرینە پێشەوە. یعنی هۆکاری بەشداری ئێمە مەسلەیەکی عملی سیاسیە، نەگەوەی کە ئومێدمان هەیە ئەمە پەرلەمانە شتێکا بە شتێک بە قازانجی خەڵکە. هیچ کات ئەم جۆرە پەرلەمانانە بە قازانجی خەڵک نابن، بە قازانجی چینی بۆ جوازیە و هیچ ئیسفادێکی بۆ کرێکاران نییە. بەڵام مەدان چۆن چەنەها مەدان هەیە ئێمە ئەچێنە لایەنی سیاسیەکەین لە هەر شوێنێکا بێ لەگەڵ هەر هێزێکی سیاسیا بێ بە هەر شێوەیە بۆمان کرابێ. ئەمیش مەدانێکی کراوەیە ئەو تا چەند ڕۆژێکە تەبلیغەکەن سیاسەتی خۆیان هەر لایەنێ قسەی خۆیەکە، هەر لایەنێ ئیدعای خۆیەکە وەکرا. ئێمەش لەم انتخاباتە بووی نایە و تەبلیغی ئەوەی کە کرێکاران چیان لازمە، کۆمەڵگە چی لازمە، چ شتێک ئەو لەوێتە شتێک زەرورە، ئەوەی کە جوابی خواسی خەڵکە قسەی لەسەر بکەین و بینەوە بەڕووی دەسەڵاتە. ئەزانم لە ڕێی پەرلەمان و ئەمە جێبەجێ هەتا گەشت پشتی کاندیدەکانمان بچێتە ناو پەرلەمانیشەوە بە هەمان شێوە دیفاع لەو خواستانە بکە کە خواستی واقعی خەڵکن، زەرورەتی پێداویستەکانی خەڵکن. بەرحاڵەمە بەمانایە توان بڵێم ئاڕوگۆڕەکە لە هەڵسوڕانی سیاسی ئێمە لە بواری بەشداریکردن لە پەرلەمانە. بەڵام بەداخەوە کاتەکەی بۆ ئێمە گونجاو نەبوو کە بتوانین بەشداری بکەین، یعنی بڵێن کێشەکە خۆمان بووین، نەک ئەوان، نەک بڵێن کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان. کێشەکە لەسەر ئەو کە ئێمە درەنگ هاتیینە دەست فەرموو. من داوای لێبردن لێکم لە لای منەوە بڕێک لە ئینەکان نایەن، گوایە ناچێت لایڤ ناڕوات لە تەلەڤیزیۆنەوە ئەبێ کێشەکە حەل بکەین. جا ئەگەر زەحمەت نەبێ من ئێوە لێرە ڕاگرم کلیپێک بڵاوەکەم و تاکو ئەو کێشە حەلەکەم. باشە بە داوای لێبردن ناسەر چای من فەرموو اختیارت هەیە.